ياسا عقوية السدوري هم مشتبه يعني مثلا كابرا مشاكل شدة بيتن فنا بوتشي بباتن يعني أولاي بولاي إخراج يعني إيش شيء خراب بخراب دو أندا مثلا مارويران دبي بس أتو مثلا حكومة هي آسایش هي بوليس هي فنا بو أوشتانا براستي بزودترین کات بۆ چارەسەری دەکەن و هیچ مەشاکلێک شت نامینێت. پێویستە خەڵکی ئێمە زیاتر ڕووی لە یاسا بێتنەوە ڕووی لە ڕووی قانونەوە بکات تاکو بتوانین مافی خۆی بسێنێ. ئەوەی ڕاگەیاندنەکانیش پێویستە کە هەستێ بە ئەرکی خۆی حکوومەت زیاتر خەڵکە هۆشیار کاتەوە لەوەی کە قانون یاسا دەتوانێت هەرچی ئەو خەڵکە وەربگرێ نەک لە ڕێگای عەشایری لە ڕێگای عەشایرەوە زیاتر تووشی کێشەکان دەبین تووشی کێشەی لاوەچی دەبین. پێیان بۆ ئەو خەڵکانەیە کە پەنا دەبن بۆ لایەنی عەشایری و بۆ حەلکردنی کێشەکانی خۆیان ئەم کێشەیە زیاتر گەورەتر ئەبێ ئەگەر بە لایەنی عەشایر بەڵکو بێت و ئەگە بێت و بە لایەنی حکوومەت یان حکومی کێشەکانیان هەل بکەن ئەوە زۆر بە شتێکی پرۆفیشناڵ یان بە شێوەیەکی زۆر حەقی خۆیان دێنێ دەست. ئەمڕۆ لە کۆمەلگا دەبینی کێشەی کۆمەڵایەتیان کێشەی یەکلایەنە یان کێشەی خێزان کە دەستە بەردەمی قانون ئەگەر بێت و قانون هاوکاری نەکا بەڵێ کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوتەوە و ئەو کۆمەلگانەی کە ئێستا کە لە دەرەوەی شاران کێشەی خێزانیان لە کۆمەلگای عەشایری ئەویش کە داوا هانا دەبن لە بۆ مرکز یان داوا دەکەن لە بۆ قانون ئەگەر هات و کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت ئەوە بێگومان بە کێشەی عەشایری هیچ مشکلێکی لێ ناکەوتەوە چ لە لایەنی تاک لایەنە چ لە لایەن کۆمەلگا بەگشتی.